ئەمە داسی دەرۆگەرە کێمە لەلا کاری پێکەن هەر چەندێکێرە شوێنەکەی لاپایە بەڵام کارەکەی جوانە سەرەترە لە مەڵاغان و لە هەر وەسیلەیەکی تر گەرمی ئەم ساڵێکە لە چاو پارێکە هیچ لە چاو پارێکە باش نەبوو بەهۆیەوە کە بارانی کەم بوو و گەرماشی زۆرتر بوو. کاگەگیان دروێنە دەسەداسەکەی بێڕنتویان بە مەڵاغان بۆ تو ئەیکەین بە تو فەقەت کۆمپانیەکە دێت یەکە و بە کەڵکی تو نایە. ئەم جارە گە دەوڵەت حیمایەتمان لێکە و وەڵحاصڵی بوجەدا اختیارمان مەجبوری ئێمە بیکەین ئەگەر نێشمان کە مەجبوری ئێمە زەمینەکانمان چۆڵکەین و بڕۆین تەم جارە گەنم کەمە بێ گەرمیش کەمبوو نان کەمبوودی هەیە ملەت دیژەکەوێتە ناڕەحەتی. من أول أنا خريكم أم ملاغانة بم زينانة دولقة لقوا أم شخشة قالك مع ملاغانة بيتيش كم سالان قرسي بو قرسي كيش بو هذا بو كشاورز حملوا نقلكي توسخت بو إذا بيمان بو بم زينانة دولقة وبم شخشة برازي كم وتيجي كم كجن مكان بيبدورم أما كاركياتي كاري ملاغان أم شخشة أم زينانة بردك زوزو بم بردش تيجي كينو بخاتي وكاد لما كي لايدا بخاتو جي خوي وجنمك باشتر بدوره اما كاري اما لاغانيه كاري داسي كجوجه به حسن تيجي كيتو بير بدوريد مشكلاتك انا من امانيه مشكلي كشاورز زوره ولي بصاحبين هبي كسين حتشي ظلم لك شاورز لدانيه ميلورو ظلم ليك هتاكو اجابو كسيك وريق اي شي خوات تواويشي لنسي كشاورزنا الاخوات اجر بل رهبري بي بالشاي بي هر بشري بكشاورز نبي نان النابي بي خوي ولي برابري ام كارانا اوي بتوجه بكشاورز دي بشاراكري مشكلاتي كشاورز كان وكو عرضم كردن كشاورز زحمتي زوره كيشيت هتا بلي زحمه كيشا درامدي كما لهر مقامك ابي لهر شوينك ابي ببينان ناجي ناني كي ناني دسي كشاورز نبي هيك كذا نبي بيخوات ولي ابي راسي تجي كريبه كشاورز لهر كذا حمايتك شيء اويا ابي بيني قد ما كاين لي ور بقريد براسي دجي بيبكي بو كودكي بو سمكي بو وسائلي كشلانو برداشتو كوكرنوكي اگر حمايتي لينك او بيشارش مجبوره زحمه كيشه هيك بونه من انا كشاورز ام كارا كما قدر امديك من ابو مجبور ندسي لي هالقرم دي انا كوتشك ابو شارك بو كوتشي كيلو بقاتي كوتشك هيج درامدي كني بو كشاورز بيشارك قدر امدي به هيج مجبور نيم بهم شمله ما يعني كاري غير كبس انت قاعد يم قريبه كري ديم زميلك خومك يلا كاري اما جنم دوريني منطقه اما حالتي سنتي هي وكو ملاغان بداس كوكرنو كما هر سنتيه بدا صبره وامانه بلام يتر او ني هي كاري خرماكو برزحمته تپوتوزایە بەڵام دەغڵودانەکەی خاوێنترە بۆ تو ئەچەند پاک و خاوێنە بڕێکی دانێن بۆ تو بۆ خۆمان بۆ کاشتی ساڵی ئایندە وەلی لە وەرگرتنە هەم شیرکەتە ئاونی هەم سیلۆکان بڕێ بەهانەمان لێگرن لە ئێمەی تەحوێڵ ناگرن ئەیبەن بۆ عەلافەکان ئەیفرۆشن بە هەر پاک و خاوێنیە بێ لەوانی وەرەگرن لێ وەلی لە ئێمەی کەشاوەرز زۆر بە زەحمەت وەریەگرن ئیسێش سیلۆ وەری ناگرێن مەیان زۆر بە هەزینەیەکی کەمەوە سیلۆ 200 ئەو ناکەوێن مەیان بە قەرز وەری ئەگرێ بە 160 من بە 140 من لە حاڵەکە لە سیلۆ زۆر باشە. تقريبا مثال برشي مثالك نسبة فاركة تقريبا باشتر بوا
زۆریش نا تقریبا باشتر بووە. خاصەتی ئێمە درێن بە کۆمباین نەکەین، خاصەتی کۆمباینەوەیە کارەکان زوو ئەدا بەدەستە زوو تاوتە بێ ئەو وەختە کاریگەر ئەونا کەشاوەرز عەزیەت نابێ کەیفێتی زۆر باشترە کۆمباین. خراپیەکیشی کە ببێت شاید گەنمەکە بڕێ لە کۆمباینە قەدیمەکان لێتیەکە بە کەڕشی تو نهات، بەڵام ئێستاکانە خۆشبەختانە پیشرەفتی کردووە زۆر مجهەزە و زۆر کارمان جوانە و ئەلحەمدولیلا کۆمباین خاصەتی زۆری هەیە بۆمان. ئەلف کوژەکەمان جارێگە بەهار پێمانان خراپە، ساڵانەوە ئەلف کوژاگە پیانە داین هەر بۆنەکەی چوو بە سەر جاکەی کوشت. ئێستا گەلدی شێی بجاکە نایکوژێ ئەوە چارجەکەم. ئەم جارە مشکڵاتی ئێمە ئەوەیە مەسەن گەرمەکەمان دێتە بەرهەم دەوڵەت لێمان وەرناگرێ، ئەمجا پاژەوەی بینەمەیان بە قیمەت و بە هەرزان نەفرۆشی. مشکڵاتی کەشاوەرز هەمیشە زۆرە. ئەم جارە ئیمکاناتە مەسەلەن ناداتە اختیاری ئێمە گەیمێ ئەوەی بە توانای خۆمان بێ و بە بودجێ خۆمان بێ و مەسەلەن بە پوڵی خۆمان بێ ئەتوانین. فەقا گەنەمان بێ ناتوانین تر دا ئەمێنین مەسەلەن کارێکمان پێ ناکرێت شە بە سەختی بە داز لێنێنی بە مەڵاغان لێنێنی بە شتێکی لێنێ. جەمێکی گشتی کاریگەر و کاسبکار و گشتی لێرە دانیشتین کاکیان ئەم مەیانیان بێ ئێمە داوە هەر دەوڵەت عنوانی مەیانی غەللا کە لە خزمەتی کەشاوەرزان بین کاکیان لێرە کەشاوەرزان معامڵایەکی خۆیان ئەکەن تەکەم معامڵەشیانە ئێستا خلاصە معامڵەیەکی نهین وەکو خەریدی نۆک و گەنم و جۆ ئەوانە کە حاڵەتێکی هینی ڕەبتی بە کەشاوەرزی هەیە. ئێستا کاکیان ئێمە دەوروبەریەدا 400 دانە خەنوار هەیە چ کاریگەر و چه معامڵەچی و گشتی خەریکی ئەم شۆڵن. ئێستا بە هەر سوورەتە کاکە دێنە لەر معامڵاکەن هیچ مشکلێکیشمان تایسە نەبووە لەخوا بەزیاو بێ وەلێ مشکڵەتی خاصەیە کاکە بەڕاستی فشار بەسەر کەشاوەرزەوە فشار بەسەر کاریگەر هەیە فشار بەسەر تەوای ئەو خەڵکو هەیە بێ پوڵی کاکە پوڵ بە خەڵک ناگەێنن ئەو گەرمە تەحویڵی دەوڵەتیان ئەسەن هیچ جوابگویەکی نییە. ئەم مشکڵاتی خاصانەی هەیە خۆی کاکەگیان. ئێمە قوربانێمە هەشتا دوکانی لێرە وەختی ئەم هەشتا دوکانە لێرە بین دەوڵەتم کاروانسەرایە بۆ دروستکردین پوڵی لێ سندین ئەم دوکانیە بۆ دروستکردن بەجەوزی لێ سندین ساڵیانە داراییمان لێ سندین ساڵیانە وای دانا پوڵمان لێ سێنێ شارەداری لێمان سێن مڵکەکەیدا پێمان نیسفێکی ئەو خۆی پوڵەکەی لێخوا نیسفێکی وە ئێمەگەی کەشاوەرزانیش یاخواوە خێربێنەوەش گەنم و دڵخودارێکیان بێ لە پاییزێ تێن تو لە لای ئێمەوەن ماشین بسێنن وای دانە تێن پوڵ لە لای ئێمەوەن حەج کارێکیان بێوە ئەلافەکان وای دەنێ ئێمە خریدارەکان ئێمە ئەو کاریلیانە بۆ ڕێخەین ئەمەش مەجبورن لە ئیسا گەرمەکە بێرن بۆ ئێمە و بیاخە خرجەکان داوژارکەن و دوای خرجەکانیان بیلاخرە ئێمەش کیلوێ 10 توافەت خێرمان دەستگیرە بێ فقط دەوڵەت خۆی ئەم کاروانسەرایەدانیا بینا بە خاترەوە شارەداری خۆی داینیا و دەسووریدا و جەوازی پێداین خۆی وتێتەوە ئەو کارە بکەن خۆی وتێتی ئەو وینە بکەن ئێستا لە ئەنە کەشاوەرزانیش بە ئینا عنوان ئەوە وایدانە لە ساڵا پوڵەکەی 3 مانگەکە بێ 2 مانگەکە دەوڵەت یانێ سیلۆ پوڵەکان پێنا مەجبورن وە نەختیەکە بیفرۆشن مەجبور لێرە کیلوێ 10 کەمتر بیفرۆشن و بینا بەخاتەوە پوڵەکان دەستگیر بگەنە پێتە دایکیانە ژنم مناڵیان وعزیارەکە چتیارەکە ماڵیارەکە میوەیارەکە کمپای پول یارەکە ماشین وایتیانە ئەیتێرە بۆ یارە پول یارەکە گوش کارەکانی ئەوانە گشتیانەرەکەوە ئەوش مەجبور هۆ خەرمویان ناکرد مەجبورینان پولیان پێبێت ئێمە شێر چۆر خەرمە دەستمانەتین لێرە بیلاخرە کیلوێ 10 یان بۆ کیلوێ 10 کەمتر خێر بۆ ئێمەدان نوێمش پوڵەکان نەخت پێ ئەوێن و ئەو جنسیانە لێ ئەسێنی بەڵێ ئەمە مەیانی غەلەیە و ئێمە ئەم گەنمە ئێرین لێرە تەحویڵ یاین بەم عامیلانە ئەم عامیلانیش بەخاتەوە ئێمە ئێرین دەوڵەت کومێکێکمان پێ ناکات کە مێزوو پوڵەکەمان پێ باو مثلا تشویقێک باکات لە شتەیەەکە ئەمیش مەجبورین بێرین بە کەمتریش بین بەمان وڵام مشکلاتی کەشاوەرز حەچێک بێژی حیچێکی نییە کەشاوەرزی بەدبەخت هەر ئەو نەختە گەنمە هەیە دێ ئەیریتە ئێرە بە ئەم بە منەتۆ لێ سێنێ ئەو بە منەتۆ لێ سێنێ هیچ قیمەتێک دەرسەرێکی نییە
کاگەیان دەسەدازە و خاصیەتی هەیە هەڵ ناوەرێ گوڵپەڕ ناکە گەرمەکەی بە باخە ئەبەسیێ ئەدرێ لە تایە فقط مەلاغانەوەیە بە چنگاڵ کۆبێت و گوڵپەڕی زۆرە بەجێمێنێ بە چەقچەقە هەر گوڵپەڕی هەیە بەجێمێنێ ئێمە ئەڵانەکە جێ مەسەرەن 2 هێکتار بە دەسەداز بۆ ئێمەلانەکە سەختە بە 10 شەو جێ 2 هێکتارە ڕوونێتەوە لەبەرەوە گە سەختە بە دوێ مەجبور بە مەلاغان بدورین وەڵای ئێمە ئەم گەرما گەرمی داسا ئەی بێنە شارین مەلاغانە ئەگەر جوانە و بێگەردە ئەی بێنەشە هەمیشە لە ژێر لە قیمەتی دەوڵەتی 100 من 150 من 100 من کەمتر لێمان وەرەگرن 50 من وەختە زانین کەمتر لێمان وەرەگرن جاری وایە 50 من کردن جاری وایە بە 100 من کردن جاری وایە بە 150 من کردن دێشێ بۆ ئێمە دەوڵەتە کە مەسەلەن دەوڵەت دێ لە مەیان وەریەگرێت لە علافەکان بۆ لە ئێمەی وەرناگرێ ئەڵانەکە مەسەلەن تەواوی چۆ علافەکان گەرم تەحویڵە خاص و خراپ تێکەڵەکە ئێمە گەرمە جوانەکە بن بیانوان پێگرن و پێمانێت کە ئێمەژە چینە مەیان ئەیفرۆشین ژێر قیمەتی دەوڵەتی ئەوان ژێبن بۆ سیلو گەرەکمە بەم مەڵاغانە درێنە بکەم کاری ئەم درێنەکردنەوەی مەڵاغانەیش خاسەکەی ئەوەیە فقط لە داس تۆزە زووتر ئەدا بەدەسەوە ئەمە یەکێ لە خاسەکانی خاسی دوێمی شێوە گەنمەکەی فقط ئەدرێ لە خەرماکوو بوو بۆ کومباین لە چاو کومباینەکە فەرقیە ناشکێنێ ئینایەتی کومباین سەریعترە جوانترە گەنمەکەشە تەحوێڵە کاکەشە تەحوێڵە وەلی ئەم زەحمەتی زۆرە ئەبێ بە شەن کۆی کەیتۆ بە چنگاڵی کەی بازم بە تلێری کۆی کەیتۆ بیە لە خەرماکوو زەحمەتی زۆرە ئەمە کارەکانێتی ئەم داسە کێمە پێمانە جوان ئەیدورێ سەری ئەیدورێت لە چاوەسیلەکانی تر بەڵام شلەختە درەوەکە مشکڵەکەی ئەوەیە جەمی ناکاتە خۆی مەسەن دیکە بە باخە ئەندەفە لە چاواتی سەریعتر کارەکەن ئەشە بە چنگاڵ کۆیکەنەوە بە چنگاڵ یا بە دەرمەخ وەڵا کومباین وەسیلەیەکی زۆر چاکە نەعمەتێکی ئیلاهیە کە خوا بەو ملەتەی داوە زۆر کار ئاسانە بووە بۆ خەڵکە و زۆر عالیە و زۆر بە سەرفیشە بەڵێ شاید ئێمە بە نەفی خۆمان قسەکەین وەلی هەر نسبەت بە کەشاوە هێشتا ئەو بە نەفیەتی لە خوا بەزیا بێ هەم گەرمی سووری بۆ دروستەکە هەم کایەکی خالیسی پێئەدا یەکجێتی کارەکەی خاتیمەی دێ کومباینیش وەڵی ئەو کەسە کە دروستی کردووە زۆر ژیرانە و ئەقڵانە دروستی کردووە لە خوا بەزیا بێ ئەو نەچاکە کارەکە ڕاحات یەک ڕۆژە کابرا هەم خرمان هەڵەگرێ هەم کوڵاشەکەی بێ بەکار هیچ کارێکی بۆ وەسیلەگرانی نەماوە وەڵا کە ئەلعانە ئەو کومباینە جدیدانە کە ئەلعان داهاتووە هاتووتە مەملەکەتەوە لە خوا بەزیا بێت لە هەم بۆ تووە بێ گەنمەکەی نە ئەیشتێنێ نە ڕێزشی هەیە حیسێکی نییە قەدیم کابرا بە مەڵەغان و بەداس و وەڵا خۆم هەر خۆم شخصی خۆم نزیکەی 2 مانگ درێنەمە کرد بەداسە دەستی دێ ئەوە باشمیە ئەو وەسیلە کە ئەلعانە هەیە وەڵا سەد بەرابەری ئەو عینێ خۆشمان لێ ئەڕوا و خۆشمان لێ ئەگوزەرێ و گەرمێکی جوان و نەخۆڵە و نەبەردە و حیسێکی تیا نییە ئێمە داوامان هەیە لە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان حمایەتمان بکەن بێن بە فریامانەوە کۆمەکمان پێ بکەن کە ئێمە لە مشکڵاتە بە مشکڵاتی کەشاوەردێکە خۆتان نەزانن مشکڵاتی زۆرە لە لافاوە لە ئاورۆ لە کوێروە لە سەمۆ لە سنۆ ئەم هەموو مشکڵاتەمانەیە بێ کەلاسمان بۆ دابنێن پێمان بڵێن لە وەختی جووتەکە یا جوانترین گەنمەکە کە بۆ تو ئەکرێت بە قیمەتی گران پێمانە هەر گەنمەکەی خۆمانە ئەیبن ئەوان بوجاری ئەەکەن لە ئێمە وەرئەگرن بە 170 من ئەیبن بوجاری ئەەکەن و پێمانانە بە 350 من 400 من بۆ ئەبێ بۆ قیمەتی گرانە پێمان بنەوە کۆمەک بە ئێمەکەن بە ئێمەش بتوانین ئەو جووتەمان ئەو ڕێکارەمان بە ڕێکوپێکی بەرین یا کە دانەی چۆکم من ئەگە تەراکتۆرێنە بێ حەچێکی فکری لێ ئەەکەمەوە خەرجەکەم بۆ دەرناهێنێ بەشی خەرج و بەخارەجەکەم ناکە ئەوان بێ حمایەتمان کە بڵێن ئا بۆ قیمەتە ئەبێ بەڕاستی بە تەراکتۆرەکان کە ئاغا بێت و ئا بۆ قیمەتە کارکەی کومباینەکە تۆ بۆ قیمەتە کارکە فڵان ماشێنەکە تۆ ئابەوە ئەبێ وەریگری بۆچی حەچی زۆڵمە دێنێ لە کەشاوەرد نەبێ گەنم نەبێ
نان نابێت نان نەبێ ئارد نابێ ئارد نەبوو خۆتان دەزان چ مشکڵاتێ پێش دێ لە دنیا برسێتی زۆر دێنی خەڵک دەستێکا بە ئاژاوە قڕە و مارەکە لەسەر لە تاوستی مەجبورە ئەبێ هەموو کارە بەدەستی کەشاوەز زۆر دێت چۆن ئەڵێن دانەیە مناڵ ئەگەر لە مناڵ ئیبتیدایەکەەوە معەلیم نەبوو سەواریش نەبێ بە ذاتی خوا ئەگەر کەشاوەردیش نەبێت زیندەگی ناچێ بەڕێوە چون بۆچی نان نابێت نانیش نەبوو عالەما کەوێتە برسێتی و هیلاکەت و زەحمەتێکی زۆرە مشکلاتی ئێمە کەشاوەرز ئەوەیە کە متاسفانە ئەوەی کە گەرمی کەمە ئەیا بە علافەکان دوو بەرابەری کەشاوەرزەکە سوودی لێبینێ ئێمە بەم هەموو زەحمەتە پێکن کەشاوەرز هەدیەقل شوورەی 300 من ئێمە زیاتر سوودی لێبینێ متاسفانە حمایەتی ئێمە کەمترێ لە حازی دەوڵەتیەوە ئەو وەختە سەمپاشی ئێمە سەمپاشیمان کردووە ئەلان بڕێ لە سەمەکە هەتا علەفەکانی نەکوشتووە حمایەتی دەوڵەت لە حازی حمایەتۆ زۆر نییە بۆ ئێمە ئەلان ئێمە کوتەکەمان بە ئازاد دەسەنین ئەلان ئێمە سەمەکەمان بە ئازاد دەسەنین حمایەتێکمان لێ ناکرێت لە حازی دەوڵەتەوە وڵا داواکاری ئەوەم هەیە لە تەواوی کولی دەوڵەت بێ لە هەر ئورگانێ بێت کۆمەک بە کەشاوەرزکە و کەشاوەرزی بەدبەخت هیچێکی نییە لە برسیا مردگە لە خەریداریۆ تاگا بە کوتی تاگا بە وەسایلی هەچێکی بێبێژی کەشاوەرزی بەدبەخت هیچێکی نییە وڵا داواکاریم ئەوەیە لە کەشاوەرزەکان گەرمێکی پاک و تەمیز هەم وەختێ دەوڵەت تێژێ دەوا بۆن با سوونی نەوێ بیلاخرە ئاڵف کوژی لێبن با گەرمەکە تەمیز وێ هەم ئەوان هەم ئەمە تەحویڵ سیلۆین با بۆ سیلۆش شتێکی جوانوێت و گەرمەکەش و ئاردەکەشمان تەمیزتر دەربێ بۆ جامعەکەەوە کل بێت و بیلاخرە ئێمە گشتمان ئینتیزارێکمان لە کەشاوەرزان هەست ئەو کارە وەختەی دەوڵەت بکەین بیلاخر لەوە توایە سەمەکەی بۆ بوون لەوە توایە ئاڵف کوژەکەی بۆ بوون لەوە توایە کارەکانی ڕێکوپێ بکەن با گەرمەکەیشیان تەمیزوێ هەم دەوڵەتی جوانتر لە ئێمە بیرێ هەم ئیفتێ کەمتریشی لێبا بۆ ئێمەش بۆ ئەوانش منفعەتی بێ بۆ دەوڵەت و بۆ نانەوەش منفعەتێکی بێت گەرمەکان پاک و تەمیزوێ داوامان لەوانەیە کە لە وەختی فرۆشتنی گەرمەکەمانە کە زووتر لێمان وەرگن لە وەختی کڕنیەکەمان بە شێوەی لێمان شتێکمان کە پێدەم بۆمان بمێنێتەوە ئەلان ئێمە کە شتێک کڕنیا شتێک ئەیفرۆشین شتێکمان بۆ نامێنێت بەدەستمانەوە